لە شەقامی دەواازەی شاری هەڵەبجە حیزبێکی دەسەڵات سەرجەم فلێکس و وێنەی کاندیدەکانی کۆمەڵی دادگەری دەدڕێنێت. کارگێڕێکی مەڵبەندی هەڵەبجەش دەڵێت ئەو جۆرە کارانە ناشرین و ناشارستانین و ئەو حیزبە لە پێگە و لەقبوونی هێزی خۆی دەترسێت. هیچ کەسە جگەل لەلایەنی دەسەڵات چی لێرە چی لە دەسەڵاتی هەولێر هیچ کەس ئەم کارانە ناکات، چونکە ئەمە کارێکی قێزەونە بەداخەوە بۆ لایەن بۆم کەسانە کە بەوە ڕەوا نابینن تەنانەت لایەنێک حیزبێک تەنها چەند فلێکسێکی لە سەر شقامەکانە هەبێ لە کاتێکدا خۆیان ڕەوا بینن سەر جەم شەقام و شۆستەکان داگیر بکەن وە ڕێگرن لەوەی تۆک. ئەمە ئەوەمان بۆ دەرەخە ئەو ئازادی کە باسیەکەن تا ئەو کاتە لایەوان ئازادیە کە تۆ ترست بۆ ئەوان هەبێت کە پێگەی سیاسی و دەسەڵاتیان لاواز. ئەمە دووە مەڵمەتی دڕاندن و شێواندنی فلێکسەکانی کۆمەڵە. ئەوانەی بانگەشەی بیرڕای ئازاد و بانگەشەی کارام دەکەن، بەڵام بە حیزب و لایەنەکانی دیکە بەڕەوا نابینن بانگەشەی ئاسایی خۆیان بکەن و پێیان قبوڵ ناکرێت. ئێمە لە ڕاستیە کۆمەڵ پێویستی بەم فلێکسانە نییە، چونکە ئەمە تەنها عادەتێکی بانگەشەی هەڵبژاردنە کە ئێمە فلێکس دابنین. کۆمەڵ لە ناو ناخ و دڵ و دەرونی هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە و سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانە دڵنیا بن لەوەی کە ئینشاءڵڵا ئەم کارانە کاریگەریان لەسەر دەنگدەرانی کۆمەڵ نابێت. کۆمەڵی دادگەری بە کۆمەڵێکانی دیبەهێزەوە چاوەڕوانی متمانەی خەڵکی هەرێمی کوردستانە، کەسانی دڵسۆز و خەمخۆری ژین و ژیانی خەڵکن و داکۆکی لە سەرجەم مافەکانی هاوڵاتیان دەکەن بێ جیاوازی. هەڵمەتەکانی دڕاندنی فلێکسەکانی کۆمەڵی دادگەری بەکارێکی ناشرین و ناشارستانی بانگەشەی هەڵبژاردنەکان لێک دەدرێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.